دوای چەندین ناکۆکی سیاسی و ئابووری لە نێوان حیزبەکەیدا، لیز ترەیس سەرۆکوەزیرانی بەریتانیا تەنیا دوای 44 ڕۆژ لە وەرگرتنی پۆستەکە دەستی لە کارکێشایەوە و ململانیەکان بۆ گرتنە دەستی پۆستەکەی لە ناو حیزبەکەیدا دەستیان پێکردووە. دوای دەست لە کارکێشانەوەی ترەیس لە پۆستی سەرۆکوەزیران بڕیارە لەم هەفتەیەدا لە ناو حیزبەکەشی کە پارتی پارێزگارانە کەسێکی تر بکرێتە سەرۆکی حیزب کاو کات دەبێتە سەرۆکوەزیرانی بەریتانیا. لە بەرامبەریشدا پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆن داوا دەکات هەڵبژاردنێکی گشتی بەڕێوە بچێت بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی وڵات. پارتەکە دەشڵێت کە پارتی پارێزگاران ناتوانێت خۆی لە قەیرانە ناوخۆیەکانیان دەرباز بکات بەبێ ڕەزامەندی گەل. بەپێی بنەماکانی کارکردنی پارتی پارێزگارانی بەریتانیا بۆ هەڵبژاردننی سەرۆکی حیزبەکە و سەرۆکوەزیرانی بەریتانیا پێویستە ناوی پاڵێوراوەکان سەرەتا لەلایەن دوو پەرلەمانتاری حیزبەکەوە پێشکەش بکرێت. دواتریش بە چەندین خۆناق لە ناو پەرلەمانتارانی حیزبەکە لە پەرلەمانی ئەو وڵاتە دەنگدان بۆ پاڵێوراوەکان دەکرێت تا ئەو کاتەی ژمارەیان کەم دەبێتەوە بۆ دوو پاڵێوراو. دواتریش لە ڕێی ئیمێلەوە لە دەنگدانێکی گشتیدا کە هەموو ئەندامانی پارتەکە بەشداری تێدا دەکەن یەکێک لە پاڵێوراوەکان بە زۆرینەی دەنگ دەکرێتە سەرۆکی حیزب کە ڕاستەوخۆ دەبێتە سەرۆکوەزیرانی بەریتانیاش. گرنگترین نەوناوانەی لە ئێستادا پاڵێوراون بۆ وەرگرتنی هەردوو پۆستەکە بریتیە لە جێرمی هەند وەزیری دارایی بەریتانیا و وەزیری پێشووی تەندروستی و دەرەوە کە لە ڕابردوودا دوو جاری دیکە خۆی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی پارتی پارێزگاران پاڵاوتووە و دوایین جاریش ساڵی 2019 لە بەرامبەر بۆریس جۆنسن بە ڕێژەی لە 34 بەرامبەر بە لە 66 شکستی هێنا. یەکێکی دیکە لە پاڵێوراوەکان بریتیە لە ڕیشی سوناک کە لە دوای لیز ترەیس بە پلەی دووەم هات لە پێشبڕکێی بردنەوەی پۆستی سەرۆکی حیزب. هەروەک ڕۆڵی سەرەکی هەبوو لە وەدەرنانی بۆریس جۆنسنی سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا لە پۆستەکەی. بینی مۆردۆنس یەکێکی دیکە لە پاڵێوراوانی پۆستەکە کە پشتیوانی ترەیس بوو و پلەی سێمی هەبووە لە حیزبەکەیدا و بووەتە سەرۆکی بۆردی گشتی. هاوکات بۆریس جۆنسن سەرۆکی پێشووی حیزب و سەرۆکوەزیرانی پێشوو دەیەوێت جارێکی تر بێتە نێو کێبڕکێکە. هەروەها بنوۆلس کە ئێستا پۆستی وەزیری بەرگری بەڕێوە دەبات یەکێکە لە پاڵێوراوە بەهێزەکان کە خاوەنی بیرۆکەی پشتیوانی کردنی بەریتانیا بوو لە ئۆکرانیا لە شەڕەکەیدا دژی رووسیا تاکە پۆستی ناوبراو لە مێژووی بەریتانیادا وەزیری بەرگری بووە کە لە ساڵی 2019ەوە لە پۆستەکەیدایە. دوایین پاڵێوراوی پێشبڕکێ سەرۆکایەتیەکەی بەریتانیا کە پێشتر لە کێبڕکەی سەرۆکایەتیدا لە قۆناغی چوارەمدا شکستی هێناوە گامی باتنوشە کە یەکێکە لەو 6 پەرلەمانتارەی بۆ ناچارکردنی بۆریس جۆنسن بە کشانەوەی لە پۆستی سەرۆکوەزیران دەستی لە کار کێشا بووەوە.